بناوی خوای گەور و میهرەبان بیسەرانی بەڕێز سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. بفەرمونون ڕاستەوخۆ لە خزمەتتانداین بەرنامەی ڕامان پێشکەش دەکەین. بەڕێزان و خۆشەویستان، بابەتی ئەم جاری ڕامان بابەتێکی گرنگی ئاماژە پێکراوی ناو قورئانی پیرۆز و سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەویش بابەتی دەریاکانەکە بە تایبەت لە قورئانی پیرۆزە گرنگی تایبەتی هەیە و ڕوبەرێکی بەرفراوان لە قورئانی پیرۆز تەرخان کراوە بۆ باس و خواز لەسەر دەریاکان، ئەو نهێنیانی کە لە ناو دەریاکاندا هەن و لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندین نهێنی زۆر سەرنجڕاکێش باس کراوە. ئێستا زانستی سەردەم پێی بوو نهێنیانە دەبا. پێناسی قورئان لە ڕوانگەی پێناسەی دەریاکان لە ڕوانگەی قورئانەوە و هەروەها نهێنی دەریاکان ڕووەکانی ئیعجاز لە بواری دەریادا بربەستی نێوان دەریاکان و ئاگری نێو دەریاکان و ئەو هەموو گیان لەبەرە سەرنجڕاکێش و ژیانی پڕ لە هەیبەت و پڕ لە تێڕامانی ناو دەریاکان لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە چۆنەوە ئێمە چۆن دەبێت لەو دەریایانە تێبگەین کە مای ژیان و مای لێوەربوونەوە و تێڕامانی هەموو مرۆڤێک ئەگەر بە چاوی عەقڵ سەیری بکات. بۆیە لەم بەرنامەیەدا ئینشاڵڵا تیشی دەخێنە سەر ئەو لایەنانە و بە میوانداری زۆر بەڕێز ئەندازیار خالید سەید حەسەن شارەزا لە بواری ئیعجازی قورئانیدا بەتایبەت لە بواری دەریاکاندا، بۆیە بەناوی هەموو لایەکەوە بە خێراتنی گەرمی جەنابی مامۆستاکەین. بەخێربی مامۆستا، پێمان خۆشە سەرەتا پێناسێکی دەریاکان لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە بکەین، واتای ئەو دەریا بەرفراوان و گەورانە کە وەکو زەریا وەکو دەریا کە بە شێوەیەکی گشتی لە قورئانە باس کراوە، جەنابەت ئاماژەی بۆ بکەین. بسم الله الرحمن الرحیم. سوپاس و ستایش بۆ خوای گەورەی میهرەبان، درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم، ناوی ئاوەران و شوێنکەوتوانی بەگشتی. دەریاکان لە قورئانی پیرۆزدا یارە وشەی دەریا کە وشەی ئەلبەحرە لە قورئانی پیرۆزدا دووبارە بوونەوەی زۆرە. بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا وشەی ئەلبەحر لەگەڵ پێکهاتوەکانی کە بەحرین، ئەلبەحران، ئەلبەحرین، ئەلبیحار، ئەبحوڕ، بوحەیرە 42 جار لە قورئانی پیرۆزدا هاتووە. بەڵام وشەی بەحر بەتەنیا ئەلبەحر 32 جار لە قورئانی پیرۆزدا هاتووە. لە کاتێکە ئەبینین وشەی وشکانی کە مرۆڤی لەسەر ئەژی کە بە مەزانەی عەقلی ئێمە ئەبێ وشکانی لەبەرەوەی زیاتر مرۆڤ بەسەریا ئەڕوات و ژیانی لەسەرێتی ئەبێ زیاتر لە قورئانە باتە، بەڵام تەنها 13 جار وشەی ئەلبەڕ هاتووە وشکانی، کە ئەمەش دیارە موعجزەیەکی قورئانیمان نیشان دەدا. ئەویش ئەوەیە کە ڕووبەری دەریاکان زیاترن لە وشکانەکان، کە وشەی ئەلبەحر 32 جار هاتووە لە کاتێکا وشەی ئەلبەڕ تەنیا 13 جار هاتووە. تا بە ئاماژەیە بۆی کە یەک لە سەر چواری ڕووبەری زەوی وشکانیە. بە بێگومان ئەگەر بێنین ئەم بە حساباتێکی بیرکاری ئەم حساباتی وشەکانی قورئان لێک بینەوە بەم شێوەیە دەرەچێت. ئەگەر بێنین وشەی بەحر و بەڕ کۆ بکەینەوە کە هەموو گۆی زەوی ئەکات لەو کاتە ئەبێتە 45 جار. ئەنجا با بین ڕێژەی بەکارهاتنی دەریا بکەین لە سەر گۆی زەوی 32 جار هاتووە وشەی ئەلبەحر. ئەگەر دابەشی کەین یعنی بەنیسبەت هەموو گۆی زەویەوە چەندێکە لە 171 دەرەچێت. ئەگەر بێنین بە حاسیبەیەک ئەم کردارە ژمێریارێ بکەین لە 171 بڵێن پۆینت 1 هەتا ئاوارە ئەبینین ڕێژەی وشکانی بە نیسبەتی لە 129 دەرەچێت بە نزیکەی، یعنی لە 128.89 دەرەچێت، کە بیزەبەت ئەمەش زاناکان سەلمانویانە کە ڕێژەی دەریاکان لە 171 و لە ڕێژەی وشکانیش لەسەر گۆی زەوی لە 129 هەموو گۆی زەوی، کە ئەمە دیارە موعجزەیەکی قورئانیە لە وشەکانی بەکارهێنانی وشەی ئەلبەحرە ئەو لە وشەی ئەلبەڕە کە هاتووە. دیارە مەجلس سەردەمی پێغەمبەر خوا صلی الله عەلەیه خۆ هیچ شتێک نەبوو تا ئەو کەشفە بکەن بزانن ئایا بێگومان ئەمە دەریاکان زۆرترن لە وشکانی یاخود بە وشە. بێگومان ئەمە موعجزەیەکی قورئانیە و ئەمەی سلمێنێ کە ئەم وشانە ئەم وشانەی کە باسی بەحرەکە و هێنانی ئەم وشانە هەروە بەڕێکەوت نییە، ئەمە کەلامی خوای گەورەیە و خوای گەورە ئەم قورئانی دابەزانوە. بەڵێ مامۆستا، هۆکاری ئەوە چییە کە سێ لەسەر چواری ڕووبەری زەوی ئاوە؟ بۆچی یانی بە پێچەوانەوە؟ هەچەرمە ئەمە حکمەتی خوایە، بەڵام بۆ زیاتر ڕوونکردنەوە جەنابتان کە
زیادە شارەزان لەو بوارەیە بۆچی ینی یەک لەسەر چواری وشکانی و پێچوانەکەی دەریاکانە. بەڵێ دیارە بوونی بەحرەکان سەرەتای دروستبوونی گۆی زەویە کە زاناکان سەلماندویانە سەرەتا هەموو گۆی زەوی بەحر بووە، یعنی وشکانیەک بە دەرەوە نەبووە. سەرەتای دروستبوونی زەوی هیچ وشکانیەک بە دەرەوە نەبووە، یەکەم جار هەموو گۆی زەوی بەحر بووە. من هەر خۆم سەردانی مامۆسایەکی جیۆلۆژیم کرد لە زانکۆی سلێمانی کە ناوی مامۆسا کەمال حاجی، مامۆسای ئێستا دکتۆرای هەیە لە بواری جیۆلۆژی لە زانکۆی سلێمانی. پرسیارم لێ کرد چەند نمونەیەکی پێبوو، وتی ئەمانە لە بناری گۆیژە دۆی متەحەجیرات بە بەردبووەکانی پێبوو، لاروەها لە ڕێی دووکان دۆزی بیەوە هێنابیان، وتی ئەمانە هەمووی گیانداری ئاوین بە بەردبوون. وتم ئەمانە معنای چی ئەگەن؟ وتی معنای وایە ئەم ناوچانە هەمی ئاو بووە، یاخود بەردەبەلەکی لای چەڵ کە ساژ کەش بۆ منتیقێژ هەمووی ئاو بۆ کاتی خۆی. بەڵێ ئەمە ئەگەێنێ کە سەرەتای پێکهاتنی زەوی بەحر بووە، ئەنجا وردە وشکانی دەسی پێکرد کە دیارە یەکەم وشکانی کە لە حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەفەرمێ یەکەم وشکانی شوێنی کەعبەی پیرۆز بوو بە شوێنی وشکانی. دواتر وردە ئەم وشکانیە گەورە بوو و بە چواردەوریا لەبەرەوە پێی بە مەکە ئەوترێکی بە کەعبە بە شاری مەکە خۆی گەورە پێ فەرمێ أم القرى يعني دايكيت يعني لمو أواني تدروزون يعني وش تعبيرك زانستية برا. أنا لو زانستي شو سلمان راوك بوش يعني كعبي بيروس. حتى يكم شار كشورة كان دروز وياك وكشور هبو. أم كشورانا هم يعني نبون تنهاية كشور هبو كزانا كان بي ألين قارة الأم كشوري دايك. كوتاهر تعبيرك قرآن بيقول أم القرى. أوان كشوري دايك دواي ورده كشورة كان ليك جابونه. وبروبري وشكاني زياكر وكو خواهي قوراء أفرمه والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها. أفرمه زوي يكمجار دحاها لزماني عربية بواتاي يكي لواتاكاني مدها يعني سرتا قوي زوي أم توكلا قشر زوي نبو وبهوي مد كردن يعني بهوي دريجبونوي توكلي زوي بسر هەموو گۆی زەویە ئەو کاتە تۆکڵەکەی دروست بوو و وشکانی پێک هات. لەبەرەوە ئەوەش دیارە حکمەتێکی خی گەورەی تایە کە ئەم نیسبەتە زۆرەی ئاوەکان کە تا ئێستا هەر نیسبەتیان لە نیسبەتی وشکانەکان زیاترە بۆ پاراستنی ژنگەی مرۆڤ و ئەو ژیانە سەرسوورهێنارایی کە لە ناو دەریا و زەریاکاندا هەیە بەڕاستی جیهانێکی هێندە سەرسوورهێنەر و گەورەیە بێگومان ئەگەر هەتا لێ بکۆڵینەوە زاناکان ناگەنە نتیجەیە کە هەموو ئەعجازەکانی بتوانێت کەشف بکرێ. بەڵێ مامۆستا دیارە دەریاکان نهێنێکی زۆر گەوری تێدا هەیە و ئێستا بە پێشکەوتنی زانست زیاتر نهێنەکان دەرئەکەون. لە قورئانیش هەندێک نهێنی باس کراوە کە ئێستا تازە پێی بەو نهێنانە ئەبردرێەوە کەشف ئەکرێ. پێما خۆشە نهێنەکانی دەریا هەندێک نمونە ئەگەر لا بێ لە ناو دەریاکانە باز بکرێت لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە کە ئێستا زانەکان کەشفیان کردووە. بەڵێ بێگومان لە قورئانی پیرۆزە کە ئەو هەموو جارە تکرارێ و دووبارە بوونەوە هەیە لە وشەی ئەلبەحرا، بێگومان چەند مەبەستێگەیە لەم باسکردانە. یەکەم لەو مەبەستانی قورئانی پیرۆزەوەی کە دەسەڵاتی خی گەورەمان نیشان بات لە دروستکردنی ئەو دەریا بەرفراوانە کە مرۆڤ بەبێ ئەوە ناژی و بەبوونی ئاوی سوێر بەبێ بوونی ئاوی سوێرینسان ناژی. بۆ ئەگەر هەموو ئاوی دەریاکان شیرین بواە و سازگار بواە هەمووی بۆ گەنیەکە وەکو زاناکان ئەویان دەرخستەوە، بەڵام خۆی گەورە ئەم ئاوای خەزن کردو بە شێوەی سوێر هەتاوەکو بیپارێزێ ئەمباری کا و دوای وردە لێ شیرین بێ بۆ خواردنەوە ئەوەی پێویستی مرۆڤە لە ژێر زەویا بمێنێتەوە بەم شێوەی کە خی گەورە بۆی پاراستوین. کەواتە لە باسکردنی ئەمانە یەکەم دەسەڵاتی خی گەورەمان پیشان دەدات. دووهەم ئەوەمان نیشان دەدات کە ئەم وشانە کەلامی خی گەورەیە و خی گەورە ئەم باسانەی ئەم نهێنیانی لە باسی دەریاکاندا باس کردووە. ئەنجا لەوانە ئەگەر ڕێبەی چەند نمونەیەک بێنمەوە. بەڵێ یەکێ لەوانە باسی ڕووی دەریاکانە، ڕووکەشی دەریاکان. یەکێک لەوانە باسی خوار ڕووی دەریاکانە بە مەسافەیەک. یەکێتر لەوانە خواردترە بۆ ناوەندی دەریاکە.
بەشێکی ترین بنی دەریاکە و قوڵایە زۆرەکانی بۆ چەندین کیلۆمەتر باسەکە کە ئەمە دیارە لەتکردنێکی زانستیانەی لەبەندی دەریاکانە بەڵێ لە سەرەوە هەتا خوارەوە بڵێن کاتێک کە ئەبینین معجزەی حەزرەتی موسا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەریای سووری بە دارعەساکەی لەت کرد ئەوە لەتکردنێکی یعنی حسی بوو لە بەرچاوی ئەو خەڵکە بەڵام دەبینین قورئانی پیرۆز هەر لەتیەکە لەسەرەوە هەتا خواری لەتیەکە بەڵام لەتکردنێکی زانستیانە لەسەرەوە نهێنیەکانی دەرەخا هەتا وردە وردە بۆ خوار و هەتا قوڵایە زۆرەکانی کە کەس نەیتوانیوە هەتا 30 مەتر زیاتر بچێتە قوڵایی دەریاکانەوە چۆن بۆچی نەیانتوانیوە یعنی بچێتە قوڵایی 30 مەتر زیاترە ئینسان کاتێکە لەم شوێنەی سەرزەویە ئەژی پەستانی هەوای لەسرە دەمەتر بچۆتە قوڵایی دەریاکانەوە پەستانی هەوا چەندێکە بێ بە دوو ئەوەندە کاتە چوویتە هەموو دەمەترێکی ئاو یەکسانە بە پەستانی هەموو بەرگە هەواکە یعنی ئەگەر چوویتە 20 مەترۆ یعنی سێ پەستانی هەوا و لەسەر تا بەرەو خواری دەریاکان هەتا 30 مەتر لە دوای 30 مەتر نایترۆژینە ناو خوێنە ئەتوێتەوە ئیتر ئینسان تووشی بێهۆشبوونەکە و ناتوانێت یعنی لە 30 مەتر زیاتر مرۆڤ نەیتوانیوە بچێتە بەبێ ئەم وەسایلانەی کە ئێستا پێوتری ژێر دەریایی یان ئەوانەی کە بەکاریان هێناوە لەم سەدەی 20 بەکارهێنا بۆ چوونە ژێر نەیانتوانین لە 30 مەتر زیاتر بچنە ناو دەریا قوڵایی دەریاکانەوە ئەی باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثەکانی لە قورئانی پیرۆزە کە باس لە نهێنیەکانی دەریاکە باسی قوڵایە زۆرەکانی ئەکا حتا لە ئاەتێکا فەرمێ فی بەحر لوجیب ئەمە باسی بەحرە لوجی یعنی قوڵ نافەرمێ بەحرە تەنکەکە بڕۆ ئەمە بڕۆ بە ناوڕاست بەحرەکان هێنیانی تایە ئەمە دیارە ئەمەش ئەیسەرمێنێکە ئەمە هیچ پێداویستێک نەبوو تا پێغەمبەری خۆ سەحابەیەک ئەسڵەن بچن ئەو من ناوچەی پێغەمبەر کە تیاژیاوە دوور بووە لە بیابان و دوور بووە لە بەحر یعنی بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە وتوێژی کردووە لەگەڵ ئەو بێباوەڕانە مۆزوعێک نەبوو بێتە ئاراوە لەم باسی بەحرەکان مناقەشەی لەسەر بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە مناقەشەی کردووە بۆ ئەو بۆ باوە واز لە بەرزتنی بتەکان بێن و ڕووبکەنە یەکتاپەرستی خوای گەورە چ پێویستی بۆ هەبووە پێغەمبەر لەو کاتا کە بەحر لێی دوور بووە مناقەشە لەگەڵ ئەو چواردەورەیە بکە باسی بەحریان بۆ بکە ئەمنەش تکرار و دووبارە بوونەوە هەبێت لە قورئانی پیرۆزە بەم درێژی و بەم تەفاسیلە لە نهێنەکانی بدوێ ئەی باشە پێغەمبەر ناترسێ ئەگەر لەلایەن خوای گەورە ئەگەر ناترسێ ئەگەر لە داهاتووە زانست پێشکەوێت تۆر لە باسێکە قسەکەی دوایی هەڵە بێ و عیلم دوای بڵێ وانە ئەچی یعنی وەکو ئەوانەی کە ئەفسانەکانی زوو باسی دەریایان کردووە لێکدانەوەکانیان هەمی لەسەر ئەفسانەی و لەسەر لێکدانەوەی سیحری و ئەو شتانە بووە کە هەمووی دەرکەوتووە هیچی ڕاز نەبووە ئەمیش بڵێن دوای ترسێ لەوەی کە دوای بینی چ پێویستەکە پێمە بچێتە ئەم باسانەوە کە دوور بووە لە بەحر و مناقەشەکەی لەگەڵ ئەو قوڕیشانە مۆزوعانە نەبووە دیارە پشەستور بوو بە زانستی خوایی و بێگومان بۆ ئەعجازانی کە بێگومان ئەوە وەڵامەکەی ئەنجا بابینەوەی کە وتمان باسی سەر ڕووی دەریاکانەکە و با لە سەر ڕووی دەریاکانەوە ئێمەش دەست پێ بکەین ئەنجا وردە ئەگە کات هەبوو بچینە خوارتر یەکێ لەو باتانە قورئانی پیرۆز باسی چەند جۆرێکی بامان بۆکە لە کە ئەیا لەسەر ڕووی دەریاکان ئەم جۆرێ بایانە لە چەند شوێنێکی قورئانی پیرۆزە باس کراوە جیاوازن باسکردنەکان و لە دوای یەک باسییان کردووە لە سوچی باکانەوە دەست پێیەکا بۆ توندی باکان کە ئەیا لەسەر ڕووی بەحرەکان کاتێک کە زاناکان گەشتە فراوانەکانیان بۆ ناو دەریاکان زۆر بوو ئەو کاتە پێویستیان بەوە بوو کە جەدۆل و خشتێکیان لە بەردەسا بێ بۆ ئەوەی کە بتوانن خۆیان لە مەتەرسی باکان بپارێزن لە ساڵی 1906 زاینی زانایەک بە ناوی بیفۆرد ئەو زانایە هەستا بە دروستکردنی خشتەیەک بۆ ئەوەی کە مەترسی بایەکان بۆ سەر کەشتیەکانیان دیاریکەن و دابەشیکەن بۆ چەند بەشێک هەتاوەکو کاتێک کە کەشتێکە ڕوا ئەماژە بن بەو کەشتێ باکە لەو دەرەجەیە هاتن بەشی ئاڕاستی هەم خێرایی باکە هەم بڵێن هێزی باکە ئەوە هەم کاریگەری لەسەر ئەو کەشتیانە چی ئەبێت ئاڕاستی جوڵێ
قوتەکەی چەنێکە قوتی ئەو باە چەنێکە بۆی مەترسیە یا مەترسینە خۆتی لێ پارێتە خۆ دوور خەرەوە کەشتێکە تۆ چی پێداویستە چی حەزەرێک پێویستە بیکەی هەتاوەکو خۆ لەو باە پارێزی لەبەرەوە هات خشتەیەکی دروست کرد ئەو خشتەیە وردە تەتەوری پێیرە زاناکانی دوای خۆ هەتا لە کۆتایی سەدەی 20ەم ئەم خشتەیە تعمیم کرا و گشتگیر کرا بەسەر هەموو کەشتەکانە کە کاتێ دەرەچنە بێم خشتیان لە بەردەسا بێ و جۆری باکان لەگەڵ کاتێکە یا لەسەر ڕووی دەریاکان بزانن بەشیان کرد بۆ 12 پلە ئەم 12 پلەیە 4 بەشی سەرەکیان لێ دیاری کرد بەشی یەکەمیان بای وەستاو کە هیچ جوڵەیەکی نییە دووەم هاتن بای لە خشەکە وەکو دیاری کردووە بای شنەبایە کە تەنها دڵخۆشی ئەیابە مرۆڤ هیچ مەترسیەکی نییە و ئینسان لێی ناترسێ سێهەمیان بای عاسیفەی پێڵەن بای گەردەلول ئەم جۆرەیان کەشتیوانەکان لێترسن جاری وا هەیە ترسی ئەویان هەیە کە کەشتەکان نغڕۆ بکە بەشی چوارەمیان بای لە ناوبەری پێڵەن کە کەشی لی دەرباز نابێ بۆ بەرزی 15 متر شەپۆلەکان بەرزە بنە و دەربازبوونی نییە بەشیان کرد بەم شێوەیە هەتاوەکو لە مەترسی باکان خۆیان پارێزن جا ئەگەر بێنین ئەم بەشکردنە بەراوردکەین بە ئاەتەکانی قورئان بزانین ئایا قورئانی پیرۆ چۆنچۆنی باسی ئەم بەشانی کردووە کە ئەیا لەسەر ڕووی دەریاکان لە سەرەتای یەکەم پلەیان کە ئەڵێ باکە وەستاوە خۆی گەورە لە ئاەتی 33 سورەتی الإسراء فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن يشأ يسكن الريح فيظللن رواكد على ظهره إن في ذلك لآيات لكل صبار شكور أفرمي ئەگەر خۆی گەورە ویستی بێ باکان ئارام دەکات ریح بەمانای باەکی ئارام بەڵێ ئەفەرمێ إن يشأ يسكن يعني ئارامی ئەکا ئەی وەستێنێ ئەو کاتش کە باەکە وەستاو بوو ئێوە لەسەر دەریاکە بە وەستاوی دەمێننەوە فيظللن رواكد على ظهره يعني ئەمە جۆری یەکەمە کە باسی فەرموو دوای ئەوە لا آياتي بالسدوي سورة يونس فرميه أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا كنتم في الفلك وجرين بهم بريح طيبة أما أنا فرمي باك وستاو آراما أفرمي وجرين بهم بريح طيبة إيوه لك الشيك عدبنو باكي شنبا خوش هل دكاو أفرمي وفرحوا بها دلخوش دبن بي خاطر الريح لا بهمان جوهر بمانيش نبادي بلا ليرا بلا ما بس شيء جاني وشي الريح كل شو ينترابه بلا نعم ما بس إلا أول شيء كلاقل يعني بس تو باسي شيء الريح يا أول ليرا باكي آرامه يعني ليرا باش نبايا خشوا أخوي جورا فرمي وزني بهم بريح طيبة وشيء طيبي لك لعبة كارهاتوا يعني باكي خوش يعني الشنبا باكي خوش وفرحوا بها بيد الخوشة لا هي كمان أنا فرمي بيد الخوشة باكي آساية بلا باكي آساية الشنبا هر لو آتا يكسر جوري دوم لباكا باسكا كتمتربه باكا أفرمي جاءتها ريح عاصف على دواي أو باكي عاصف يعني لقردلولو هاتو يعني باكي قردلولاوي تندي هون يلا قردلول عاصفة قردلول اللي خوينا به باكي وشو جاء أمان ليرى أتكيد وفرمي وجاءهم الموج من كل مكان أفرمي أم باي عاصفة أم قردلولا جورك شابول بدواي خويا أهينه كسير يعني ليرى حالتك سير باسك على آياتك أيش أفرمي وجاءهم الموج من كل مكان لهم لاك وشابوليا يعني أما وصفه وزور وردي زانستيه بو أو إما ثاني بيتمان شابول بأراسيك عرّا برو كناري دريا كان بيجا راسه ليرا أفرمنا بيجا راسنا عرّا أفرمي من كل مكان وجاءهم الموج من كل مكان لهم لاك يعني أم كشيتو لنا وراسي كشيكا واستاوي لهم لاك هنا بوده شابول بوده أما شيء للروي زانستيه وما شونه كاتك قردلو لقيا لشوينكي درياكان أو شوينة نزمكاتوا شالايك دروسكا كأخليتوا شالايك دروسكا أم شالاي وهي هزي خلانة ولو شوينة شالاي لشويني كشتكا بلين شالايك دروسة به أما كشتكا شال ولا أم شوار دوركي
بەرزە لە ئاو ینی بەرزایی ئاو دروست بوو بەڵام کاتێک کە کاریگەری ئەم گەردەلوولە کەم بۆەوە و کاتە ئاوکەوە شوێنی شاڵەکە پڕکاتەوە لەبەرەوە لە هەموو لاکانەوە شەپۆلیەت وجاءهم الموج من كل مكان لە هەموو لایەکەوە شەپۆلیەت و ئێوێ ئەو چاڵاییە پڕکاتەوە لەبەرەوەمە دەربڕینێکی زۆر وردی زانستیانەیە کە مرۆڤ نەیزانی ئەوانی کەس ناو دەریاوزەریەکان زیاتر ئەمان بینیوە یا خوشایەتی ئەم بابەتن بەڵێ بێگومان ئێسەوە بەڕەسم ئێستا کە من لە بەردەستمایە بەڵێ بەبێنە ئەوە ئێستا نەتوانێت کە سێرچێکی ئاسایی بکە لە ئینتەرنێتە ئەتوانێت وێنانە بەڵێ ببینێ ماشەڵڵەوە بەخۆی ئیجازێکی گەورەیە کە دەریایەکی نەبینێ بەڵام بۆ شێوەیە وەسفیەکە بەڵێ ئەجا فەرمێ وەظەنوا أنهم أحيط بهم ئەنجا ئیتر وا گومانە بن کە ئیتر چواردەوریان درا أحيط بهم یعنی چواردەوری گرتوون شەپۆل ئەجا لەوێ ترە ترسن لەوێ غەرق بن ئەو ئاو بێتە ناوینەکە دوو ئاکەن ئەپارڕێنەوە لە خوای گەورە بە ئیخلاصەوە لەوە کاتا ئینسان کە ئیمانی ئەگەر زۆرجار بێ باوەڕیش بێ ئەگەڕێتەوە ئیمانەکەی زیینوە بێتەوە چکە ئینسان ئیمانەکەی فیترەتە فیترەت لەوێ سەر هەڵەیە ئیمان دەرەکەوێ ئینسان هاوار بۆ خوای گەوراکە بۆ فیترەتەکەی کە خوای گەورە لەسەری دروست کردو داوا لە خوای گەوراکات دعوا الله مخلصين يعني بإخلاص شو زور بدل صوزي ودعواكن لئن أنجيتنا من هذه لنكونن من الشيخوي بس لم شبولانه هم لا يقبل ما رزقنا اما ايترين سپاس گزاری تو بین که سپاس گزار نبوینو بندایتی تو ما نکروا فلما انجاهم بلام خوای گەورە کە ئەفەرمێشی فلما انجاهم کاتێک خوا ڕزگاری یانەکات جاری وایە ڕزگاربوون هەیە لەم جۆرە حاڵەتدا ئەمە دەرەجەی کۆتایی نییە لە پلەی پێوەرەکەی بیفۆرتا کە دایانناوە پلەی کۆتایی لە ناوبەرە ئەمە لە ناوبەر نیە ئەمە زۆر جار دەربازبوونی تایە لەم جۆرە شەپۆلانە لە ڕووی زانستیشەوە لە ڕووی زانستی ئەمە دەربازی شتێکەوتەوە حاڵەتەوە بێگومان ئەمە ینی زانکان لە پلەکانی سەرەوە دایانن لە مەترسیە گەورەکە دایانناوە لە خوارەوە لە پلەی 11 کە هیچ مەجای دەربازبوون نیە و شەپۆلەکان بۆ 11 مەتر بۆ 15 مەتر بەرزە بنەوە لەمە لەو جۆرە نیە کەمترە لەبەرەوە مەجای دەربازبوون هەیە بۆیە خوای گەورە فەرمێ فەلەما ئەنجاهم ئەمە کاتە ڕزگاریان کرد ئیذا هم يبغون في الأرض بغير الحق دیسان تووشی دەکەونەوە گوناحکردن و تووشی تاوانە بنەوە بەڵام لە هەمان کاتە لە قورئانە باسی و حاڵەتش کراوە کە نەجاتبوونی تێدانی ئێستا عیلمی سلمان دەبێتی ئەجاسەیەکە ئەم ئاەتەیە کە خوای گەورە لە ئاەتی 69 سورەتی الإسراء فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وإذا مسكم الضر في البحر كاتك ايوه توشي مترسي هاتن لبحرة ظل من تدعون إلا إياه ايوه كاتك داوان لخواي گەورە كان اوي كبيشوتر باس ما كر داوان لخواي گەورە فلما نجاكم كاتي ايوه الرزقار كر خواي گەورە نجاكم الى البر هاتنو سربوشكاني نجاتان بو اعرضتم او بلاني ك ياتان لناو پشمان بنو پشتی تێکر پشتان تێکر بەڵام خوای گەورەیان ترسێنێ بە چەند شتێک لەوێ ئەفەرمێ باشە بۆ ئەگەڕێنەوە پشت هەڵەکەن لە وعدەکەی خۆتان کە کاتێ لەوێ لە مەترسیابوون داواتە نەخوای ئێستا دیسانەوە ئەگەڕێنەوە سەر گوناه و تاوانکردن ئەی ناترسن ئەمانەتان توشکەم چییە ئەفەرمێ ئەفەئەمینتم ئەن یەخسیفە بکم جانیب البەری ناترسن کە گەشتنەوە کەناری جانیب البەر یعنی کەناری دەریاکان لەوێ ڕۆتان چێنین یعنی ڕۆچن بە زەویە جا ئەمە لە مێژووی کەناری دەریاکانە ئەو ڕووداوانە زۆر تۆمار کراون یەکێ لەو شوێنانی کە زۆرترین ڕۆچوون تیا ڕووی ئەدا کەناری دەریاکانە ئەفەرمێ یەخسیفە بیکم جانیب البەری کە گەشتنەوە کەناری دەریاکە ڕۆچن بە زەویە یان ئەفەرمێ ئەو یورسیل عەلەیکم حاسیبە یان لە ئاسمانەوە بەردابانێ بەسەرتان کە ئێمە ئەزانین زاناکان هەمویان بۆمان باسەکەن کە ملیۆنان ڕۆژانە نەیزەک و شهوب لە ئاسمانەوە بەرەو گۆی زەوی ڕوەکەنە گۆی زەوی ڕوەکەنە گۆی زەوی ئەم شهوب و نەیزەکانە کە ڕۆکەنە گۆی زەوی هەر هەمیان بەهۆی بەرگە هەواکۆ ئەسووتێنێ ناگە هەنێکشان ئەگەونە زەوی لە مێژووە ئەمە زۆر تۆمارکراوە ئەجا جۆرە مەترسیاکە باسەکە لێرە ئەخیر باکەیە لە ڕووی دەریاکان کە ئەمان نەجاتبوونی تیانە نادرزن ئەم جاریان ئەم جۆرە بەیان نەبێ ئەمەیان بێ ئەفەرمێ ئەم ئەمینتم ئەنجا ئایا ئێوە
گرنتی ئەوەتان هەیە دڵنیان لەوەی ئەم جاریان هەر لەو جۆرە بە توندەکەتان بۆنەیە کە لە پلەی 11 و لە ناوبەرە نزیکی وشکانیش بوونەتەوە بەڵێ ئەم جاریان یعنی بەسیوە جارێتتر بچنەوە بەحر و تووشی ئەوە بن ئەم ئەمینتم ئەن يعيدكم فيه تارة أخرى کە ئێوە بڵێن گەڕانەوە کەشتی و جار سەفەرێکی ترتان کرد فيرسل عليكم قاصفا من الريح ئەم جۆرە پێوترێ قاسف یعنی لە ناوبەر تێشکێنەر یعنی لەتکەر یعنی ئەمانە کەشتی بۆ قا بە دوو کردەوە هەر لەتیەکە کەشتێکە ئەنجا ئەفەرمێ فيرسل عليكم قاصفا من الريح فيغرقكم ئەم جاریان غرقمن تیاچن نقمی ئاوەکابن ئەم جارە دەربازبوونتان لەبەرەوە بیرکەنەوە لەوانەیە ئەم جاریان تووشی ئەویان من لەبەرەوە ئەگەر بێنی ئەم جۆرانە کە باسی باکان و ئەو جۆری باکان کە ئەدەن لەسەر ڕووی دەریاکان بکەین بەراوردیکەین بەو پێوەرانەی کە زانەکان داهێناوە 100% یەکە گرێتەوە لەگەڵ ئەوەی کە قورئانی پیرۆز باسی کردووە بەڵێ دیارە ئەمەش کە ئەعجازێکی گەوری بەڵێ یان ئەگەر یا لە ئاەتێکە ئەفەرمێ وإذا غشيهم موج كالظلل ئەفەرمێ کاتێ شەپۆلێک موج مفردە تاکە ئەفەرمێ کاتێ شەپۆلێک غشيهم يعني سەرکە و بەسەریان دای پۆش یعنی شەپۆلەکە زۆر بەرزە لەم حاڵەتە یعنی سەرەکەی بەسەر کەشتێکە یعنی ئەگە کەشتێکە بۆ منە دەمەتە بەرز بێ ئەو 15 بەرزە غەشیەهم مەوجون یەک شەپۆلی ئاوەکە بەڵام شێوەی چۆنە شێوەکەی باسەکە لێرە زۆر بە وردی تعبیرێکی ئەفەرمێ کە زوڵەل جەمعی هەورە لێرە جەمعی یعنی وەکو کۆمەڵە هەورێک دەرەکەوێ لەبەر زۆر توندی ئەم شەپۆلانە کەفێکی زۆر دروست ئەگا ئەم شەپۆلە ئەم تاکە شەپۆلە هەور دەرەکەوێ وەکو بیسەبەت ئەڵەی کۆمەڵە هەورێکن لە تەنیشتی یەکن کە زوڵەلی کۆمەڵە پارچە هەورێکن بە تەنیشتی یەکەوە چکە هەمویان کەفێکی سوێ لەبەرەوە لێرەش وێنایەکی یعنی تەسویرێکی جوانی قورئانی پیرۆزە بۆ ئەو جۆرە شەپۆلەکە باسی کردووە بەڵێ مامۆستا دیار ئێمە ئەم بابەتی دەریاکان و زەریاکان بابەتێکی قوڵ و بەرفراوانە بەقەدەر قوڵی دەریا و زەریاکان بەڕاستی بابەتش قوڵە وە لە قورئانیشە بەڕاستی ئاماژەی زۆر ورد و جوانی پێکراوە حەزەکەین چەند ئەڵقەیەک ئینشاءڵڵا لەم بابەتە بەردەوام بین ئەگەر جەنابیشت لە ئەڵقەیان داهاتووە بۆ تکرا مەجارەتە بوو لێرەدا ئێمە کاتەکەمان کۆتایی پێهات سپاس بۆ جەناب دووبارەوە ئینشاءڵڵا داهاتووە ئەو نهێنەیە گەورە و بەرفراوانەکانێت ئینشاءڵڵا هەوڵەدەین کەشفی بکەین بێگومان من ویستم ئەوانی تریش باسکەم بەڵام دیارە کاتەکە ئەوەندە ئەخوازێ و ئەو باسانەی کە لە بازی ئیعجازەکانی دەریا لە قورئانی پیرۆز و لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کراوە زۆرن و چەندین بەرنامەی ئەوێ لەبەر ئەوە ئینشاءڵڵا ئەگەر کات هەبوو لە ئەڵقەی داهاتووە باسی ئەوانی تریش سپاس بۆ جەنابەت مامۆستا خالید سپاس بۆ برایانی کۆنترۆل و تا کاتی کتر بێنەوە وەسلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه